دەبێت بە هیوای تەندروستیکی باش بۆ ڕۆژوانان. ئەو کەسانەی کە وەرزشکارن و بە ڕۆژوو دەبن پێش بەربانگ یاری دەکەن، دەبێت کاتی تەوابوونی یاریەکەیان لەگەڵ بەربانگدا چەندێکی بین بێت بۆەوەی تووشی دابەزینی شەکر و پەستانی خوێن نەبن. وەڵامی ئەم پرسیارەتان لە مامۆستا نەجمەدین عەبدوڵڵا ڕاهێنەری لەشجوانی و پاڵەوانی جیهانی بۆ وەردەگرم. بەڕاستی من تەجروبەیەکی زۆرم هەیە لەسەر پێش بەربانگ وەرزشکردن بکەیت. ئێمە ساڵی پار دوو گروپ بووین، سڵاو ڕێزمێ بوویان ێستاوان ئەم دەقەیە وەرزشەکەن. تیامانە بوو مەسڵێکی زۆری هەبوو، تیامانە بوو کێشی زۆر بوو، کێشی دابەزان، بەڵام بە گشتی ڕێکەوتە بووین. سەعات و نیوێک پێش بەربانگ تەمرینی سەعات و چارەکێکمانە کرد، یاریەکی زۆر باشمانە کرد. 10 دقە چارێکی کێمایە بۆ بەربانگ، هەم ئیسراحەتمانە کرد. ئەگەر خوا نەخواسە هەڵەیەکیش ڕووی بە یان شەکرمان دابەزێ یان زەختمان دابەزێ، کاتێەوە بوو بەربانگ بێت و ڕۆژەکەمان بشکێنین و باشترین کات لەو کاتەیە بە خورما بیشکێنی یان مێوش یا هەنجیری وشک لەگەڵ ئاو بخۆیتەوە بە شێوەیەکی سەریع مەعیدە ئەو وزێ وەرەگێت و زۆر باشە.